بۆ کەسێک باسیەکەین مسلمان بێ و ناموسی بەلاوە گرنگتر بێت لە پارە. ئیگنا کەسێ پارە پێش ناموس و ئەخلاق و شەرەفیەخە ئەمە کێشەی نییە، گورە هەڕاجێگا بڕۆ بخۆوە و باسی تۆ ناکەین، باسی مسلمانەکەین. خێر لە ماڵێکا نییە کە ناموسێتیا پارێزراو نییە و کە تاوێنی خۆشتیا پارێزراو نییە. خێر لە دوکانێکایە تۆ شەو ڕۆژ ئافرەت بێ بۆ لەو خەلوە دانیشی لەگەڵ یان قسە بکەیت و ڕەقەمتان پێوێتە لای یەک پیاوێ زل و زەلامی خەیاتی جلی ژنا ناکەی، مەتر ئەگری بەدەستەوە کەمەری ژنی خەڵگە پێوی، تۆ بەحسا پیاوی کچەکە دەنێری پیاوێک کەمەری پێوێ بوو، سمکی بپێوێ بۆت، شان و سنگی بپێوێ بۆت، بەحسا پیاوی. ئەمە ئاوە پارە پەیاکەن. خێر لەو پارە هەیە کە ئاوە بەبێ ناموسی بەدەست بێ زۆر بابەتەگرێتەوە، کەمالیات جلوبەرگی ئافرەتانی ژێرەوە ئەی فرۆشێ. خێر لەوەیە ئەو پارە بەکەڵ کردێ تۆ وەکو پیاو، ئەگەر تۆ پیاویت و مسلمانیت ئەویشانی تۆ نییە. ماڵ ئاوا پەیا ناکرێ، پاشیکەی نەخێری تیان نەبەرەکەتی تیا بگرە زەرەرە بۆ دینش و بۆ دنیاش. زۆرێک لە زانایانمان قوماش فرۆش بوون، تاجری قوماش بوون، کە زانیوانە مامەڵەی ئافرەتی تێکێ وازی لێهێناوە. ئیمامی موسلیم وا بوو، صاحبی صحیحی موسلیم، ئەخبووی بۆ ئیمامی موسلیم. زۆرێکی تر لە زانایانمان وا بوو. خێر لە پارێکە ئاوا پەیاکی یا ناموسی خەڵکی پێهەتکەی یا هی خۆت.